کۆمەڵێک هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکان تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە لە هەر ئاستێک بێ باشترە و پێویستە مامۆستایان لە هەر ئاستێکی خوێندندان لە دەرونی قوتابیەکانی خۆیان تێبگەن و بیان ناسن چ زۆرە شێوازێکی قسەکردن لەگەڵیان دەگونجێ چ زۆرە شێوازێکی وانەگوتنەوە لەگەڵیان دەگونجێ چ زۆرە شێوازێکی ڕەفتارکردن لەگەڵیان دەگونجێ زۆر گرینگە کە مامۆستایان ئەم شێوازە شارەزا بن بۆ ئەوەی لە دەرونی قوتابیەکە تێبگەن و ببن بە مامۆستایکی خۆشەویست و نمونە لە ژیانی ئەم قوتابیانە. هەندێک مامۆستا هەیە بە باشە دێنەوە خەیاڵمان و هەندێکیان هەیە بە خراپە دێنەوە خەیاڵمان. ئەمە نمونەیەکە کە پێویستە لەسەری بوەستین و پرسیارێک لێرە دروست دەبێت ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ببین بە نمونەی مامۆستا باشەکان و لەبیر نەکرێن و هەردەم لە یادی خەڵکو و قوتابیەکانماندا بین. خاڵێکی زۆر گرنگەیە پێش ئەوەی ئێمە ببین بە مامۆستا پێویستە خۆمان وەکو تاک پەروەردە بکەین وەکو زۆر بابەتی پەروەردەی خۆمان هەیە کە وەکو پەروەردەکردنی خۆت پەروەردەکردنی لایانی ئەخلاقی و ڕۆشنبیر و زۆر بابەتی تر و پاش پەروەردەکردنی خۆمان گرنگە زۆر کە خۆمان پەروەردەکەین وەکو مامۆستان دوای ئەوەی کە خۆمان پەروەردەکرد وەکو خودت پاشان وەکو مامۆستا خۆمان پەروەردە دەکەین لە ڕووی زانیاری و زانست و تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە و هەبوونی کەشێکی ئارام لە ناو پۆلەکە و لایەنێکی تریش هەیە کە بەکارهێنانی ماتریاڵ و هەندێک بابەتی ترە کە قوتابیان چێژ لەوانەکە وەردەگرن. خاڵێکی زۆر گرنگی تر هەیە کە مامۆستایان پێویستە جلوبەرگێکی پاک لەبەر بکەن بۆ داوام و بۆ شێوازی بۆ ناو کاتی وانەوتنەوەیان و هەبوونی بۆنی خۆش با پێتان بڵێم لە ڕێگەی ئەزمموی خۆم و لە ڕێگەی ئەزمموی زۆر مامۆستاوە دەزانم کە زۆر مامۆستا هەیە شێوازی وانەوتنەوەیکی زۆر خۆش و زۆر باشیان هەیە بەڵام لەبەر هەبوونی بۆنێکی ناخۆشیان لەبەر هەبوونی جلوبەرگێکی پیسوک کە گونجاو نەبێ بۆوانەکە ئەمە لای قوتابیان پەسەند نابن. خاڵێکی تر هەیە کە کاتێک ئێمە خۆمان پەروەردە کرد وەکو خود و خۆمان پەروەردە کرد وەکو مامۆستا زۆر گرینگە حەز و توانای وانەگوتنەوەمان هەبێ لای قوتابیەکان بۆ ئەوەی بە شێوازێک وانە بڵێنەوە کە هەم خۆمان چێژ وەرگین هەم خۆمان توانامان هەبێ هەم قوتابیەکانیش لێمانەوە فێر بن. خاڵێکی تر هەیە کە زۆر گرینگە ئێمە لە دووشت تێبگەین. یەکەمیان تێگەیشتن لە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان وەکو مامۆستا. دووەمیان تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە لە هەر تەمەنێکدا و لە هەر ئاستێکدا منداڵە هەرزەکارە هەر چەند ساڵێکە لە تەمەنیدا. خاڵێکی تر زۆر گرنگە مامۆستا قوتابی وەکو مرۆڤ ببینێ پێش ئەوەی وەکو قوتابیە زیرەکە کە بە زمانی خۆمان دەڵێ قوتابیە زیرەکەکان قوتابیە تەنبەڵەکان قوتابیە هاروهاجەکە بەم شێوازە نەگونجاوەنە پێویستە مامۆستایان پێش هەموو شتێک پۆلەکەی گروپەکەی وەکو مرۆڤێک ببینێ وەکو مرۆڤێک ڕێزی لێ بگرێ وەکو مرۆڤێک ڕەفتاری لەگەڵ بکە نەکەوەی کە بڵێ ئەمە زیرەکە ئەمەش هاروهاجان ئەمەش ئاستی زیرەکەی نزمە کەواتە پێویستە لێرە ڕەچاوی ئەمە بکەین. خاڵێکی تر هەیە کە مامۆستایان پێویستە بەشداری بە قوتابیەکانیان بکە لە ناو پۆلدا و دەرگای گفتوگۆکردن بکەنەوە و دەرگای بەشداریکردن و ڕاهێنان و چاڵاکی و گوێگرتن بکەنەوە. ئەم خاڵە زۆر گرنگە کە لەسەری بوەستین مامۆستایان پێویستە گوێگرێکی باش بن. ئێمە تێگەیشتێکی هەڵەمان هەیە دەڵێن کە مامۆستایان تەنیا پێویستە قسەکەرێکی باش بن. لە پەروەردەی ئێستادا کار لەسەر ئەوە دەکرێت کە قوتابی سنتەر بێ مامۆستاش گوێگرێکی باش بێ زۆرترین کاتی ناوپۆلەکە قوتابیان یاری بکەن ڕاهێنان بکەن بەشداری وانەکە بکەن ئەگەر یاری و ڕاهێنان و چاڵاکیشی تێدا نەبێت قسە بکەن. و خاڵێکی تر هەیە بۆ ئەوەی ئێمە ببین بە مامۆستایەکی نمونە لە لای خەڵکو و دوای چەندین ساڵ هەر لە بیری ئەو خەڵکە بمێنینەوە ئەویش ئەوەیە کە زەردەخەنە بکەین بەڕووی قوتابیەکانمان و قسەی ئەرێنیان بۆ بکەین و ئامۆژگاریان بکەین و ڕێنماییان بکەین کە تاوەکو کۆتایی ژیانیان لە بیری نەکەن و سوودیشی لێوەربگرن. کۆتا خاڵ کە پێویستە قسەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە کە ئێمە پیشەکەی خۆمان خۆش بوێ و ئەرک و بەرپرسیارەتەکەمان خۆش بێ بۆ ئەوەی قوتابیەکانیش لە ئەرک و بەرپرسیارەتیمان تێبگەن و چێژی لێوەربگرن و بەگشتی چێژ لە هەموو ئەو وانانە وەربگرن کە ئێمە دێڵێنەوە. زۆر جار باسی ئەوە کراوە من لە ساڵی 1944 تەمەنم 6 ساڵ بوو لە دایک بووی ساڵی 1938 لەگەڵ برا گەورەکەم یادی بەخێر کۆچی دوایی کرد منی بەرزە قوتابخانەی ئیبن المستۆفی لە گەڕستی تەیراوە چوارەمین قوتابخانە بوو لە ناو شاری هەولێر کە کرایەوە دوای ئەربیل الئولا ئەربیل الثانی ئەربیل الثالثە بوو ینی یەکەم دووەم سێم بەژمارە بەس ئەوە چوارم قوتابخانە بوو چوار پۆل بوو خانوویەکی گەورەیان بەکرێگرت بوو بۆ ئەوە
خۆتان تەرخان کرد جا مامۆستا دیار لە سویدەوە لەگەڵمانە ڤیددیۆیەکەیە سەیری دەکەین و قسە لەسەر دەکەین تا بیبینین. سپاس بۆ تو مامۆستا ئاکام، سپاس بۆ پرۆگرامی باشترینی کەناڵی دیمەن تڤ. ئەوەی کە ئێستا ئێمە باسی لێوە دەکەین ئەوەیە کە چ جۆرە مامۆستایەک دێتەوە بیرەوەریمان یان یادەوەریمان یان ئەوەی کە ئێمە لە بیرمانە ئەو مامۆستایانێک کە لە مناڵیەوە لە بیری ناکەین. کۆمەڵی خاڵ هەیە دەکرێت ئێمە باسی بکەین. ئەوەی کە گرنگە ئێمە ئەوەیە ئەو مامۆستایانەی کە بە باشە دێنەوە یادمان، نەک ئەو مامۆستایانەی کە بە لێدان و بە زۆرم لێی و بە هەندێ با بڵێ جۆرە ناخۆشیەک بێتەوە یادمان. ئەوەی کە گرنگە ئەوانە کە بە باشی بێنەوە یادمان. لێرەدا من چەند خاڵێک باز دەکەم بە خێرایی لە حزوری ئەو مامۆستا بەڕێزانێک کە لەگەڵ جەنابتن. ئەو مامۆستایانە دێنەوە یادی قوتابیانە کە بە شێوەیەکی سادە و ساکاروانەکانیان دەست پێ دەکەن و بە زمانێکی سادە و ساکار قسە دەکەن تا هەمیان تیان بگەن. ئەو مامۆستایانێک کە پێگەی خۆیان نزم دەکەنەوە پێگەی قوتابیەکە بەرز دەکەنەوە، چونکە ئەمە وا دەکە کە مامۆستاکە گرنگی بە قوتابیەکە بدە، قوتابیەکە هەست بکە کە کەسێکی گرنگی نێو پرۆسەی فێربوون و نێوپۆلەکەیە و لە هەمان کاتیشدا ئەم قوتابیە خۆی سنتەرە. لێرەدا مامۆستاکە بۆمانایە نەکە خۆی زۆر نزم کاتەوە و یان قوتابیەکان ڕیزی نەگرن، نە مەبەست لەوە نییە، مەبەست لەوەیە کە ئەوەندە گرنگی بە خۆی نێدا، ئەوەندە گرنگی بە قوتابیەکان داوا دەکە کە پێگەی قوتابیەکان بەرز بێت و ئەوان ئاسانتر و زووتر ئەکەونە گەڕ و ئیشکردن. ئەو مامۆستایانەی کە ترس لای قوتابی دەگۆڕن بۆ چێژ، واتەوە ناکەن قوتابی زۆر بترسێ لەوانەکان و لە ئیمتحانات و لە سەرنەکەوتن و بەڵکو ئەمە دەگۆڕێ بۆ چێژێک، بۆ یاریکردنێک، بۆی ئەگەر ئەم جارە سەرنەکەوی جارێکی تر یان هەوڵ دەدەی کە نمرە نەبێتە بابەتێکی زۆر گرنگ. ئەمە وا دەکە کە قوتابیەکە و مامۆستای دائیمەن لەبیر بێتن. ئەو مامۆستایانێک کە بوار بە قوتابی دەدا کە قسە بکە، کە گفتگۆ بکە، کە پرسیار بکاتن، چونکە زۆر جارە قوتابیانی کە پرسیارەکەن مامۆستاک ڕێگای ئەوەی پێ نادەکە یاڵە زۆر قسە ئەەکەی بخوا زۆر پرسیارەکەی لە کاتێکدا و نیشانەیەکی زۆر باشی پەروەردە و فێربوونە زۆر پرسیارکردن. ئەو مامۆستایە کە پۆزەتیڤە واتە تااقەت بروکێن نییە کە دائیمەن بە جۆرێکی وا ئیش دەکە لەگەڵ قوتابیەکان کە دڵخۆشیان کاتن یان ئەو تێشتەکانیان لە ئاسان کاتن، ئەمە وا دەکا کە ئەو قوتابی و مامۆستای بەردەوام لە بیر بێتن. هەو مامۆستایانەی کە کاردانەوەی خێرانێ دەست بەجێ لە نێو پۆلەکە، نەک بلۆک بن و نەتوانن شتێک بکەن کە لە کاتێکدا شتێک ڕوویدا لە نێو پۆلەکە یان قوتابیەکە پرسیارێکی کرد و ئەم نەتوانێت هیچ بکاتن، ئەبێت وەڵامی دەست بەجێتە بێ بۆ شتەکان و بە خێراییش ئیش لەسەر ئەوە بکرێتن. قوتابی دایمەنەوە مامۆستایانەی لە بیرە کە بیرۆکەی قوتابیەکان ئەخاتە پێش بیرۆکەی خۆی لە کاتی گفتوگۆکردن و قسەکردنەکاندا. بەتایبەت لەوانە پراکتیکیەکان ئەو زۆر گرنگەکە کە گوێ لە قوتابیەکە بگری بزان بیرۆکەکەی چێ و هەڵدەی بیرۆکەکەی ئەو تاقیکەیتەوە پاشان بیرۆکەکەی خۆت. قوتابی ئەو مامۆستایانەی دێتەوە پێشکە لە شتی جوان و سادە و ساکارەوە دەست پێ دەکەن، پەلەپەلیان نییە وەکو مارەسۆنێک نییەوانە کە بڵێ چند دقەیە پێڕە ناگەم و ئەبێ ئەم کتێبە هەمووی بخوێنم و ئەمە کێشە قوتابی نییە بەڕاستی. ئەمە مامۆستاکە وا ئەکەکە سترێسێک لای قوتابی دروستکات، جا بۆیە قوتابی و مامۆستایانی خۆش دەی کە سترێسیان ناکە و قەلەقیان ناکاتن. قوتابی و مامۆستایانی دێتەوە بیر کە چەندین شێوازی جیایان هەیە لە وانەوتنەوە و پەروەردە و لە قسەکردن لە شێوازی جلوبەرگ و بە لە هەزار شێوازی تری فێرکاری کە لە دنیادا باوە گرنگەوێت و فرە ڕەنگ و فرە جوولە بیت لێرەدا. قوتابی و مامۆستایانی دێتەوە یاد کە گوێگرێکی باشی قوتابیەکان بە تایبەت کە مامۆستاکە پرسیاری لە قوتابیەکە کردووە چاوەڕێی هەموو وەڵامەکەکە نایپرسڕێنێ ناڵێ بەستە ناڵی کاتە تەواو بوو، دەکرێت پاژوانەکە پێی بڵێگە کەسێک زۆر قسەی کرد و ئەوانیان درێژە دەڵێ جارێکی تر تۆزێک کورتتر بۆەوەی بواروانی ترێژ دێن، بەڵام لە پێشتای قوتابیەکاندا. قوتابی و مامۆستایانە دێتەوە یاد کە با بڵێ پەرۆشن حەز و ویستی فێرکردنی قوتابیەکانیان هەیە و ئەمە ڕنگدانەوەی ئەبێ قوتابیەکە هەست پێ دەکات کە تۆی مامۆستا بەڕاستی ئەتەوێت ئەو فێرکەی. و قوتابی ئەو مامۆستایانەی خۆش دەوێت کە درێژە دادڕنینە، چونکە زۆر جار درێژە دادڕین دەبێتە هۆی بێزاربوونی قوتابی و تەرکیزی نامێنێت لە سەروانەکە ڕەنگە چەندین چالاکی بکەیت تا بۆی تەرکیزیان بێتەوە کاتەکەت بە فیڕۆ دەڕواتن. چونکە قوتابی جەمسەرە گرنگەکەیە، تۆ جەمسەرە گرنگەکەنی وا باشە نمونونەکانیشت لەسەر خۆت نەبێ، نمونونەکانت لەسەر قوتابیەکان بێ ئەگەر لەوانەکەت پێویستت بە نمونە هێنانەوە بێتن. قوتابی دایمەن و مامۆستایانەی دێتە بیر کە با بڵێ هاوکاری قوتابیانیان کردووە
وای کردووە کە قوتابیەکان پرسیاری باش بکەن چونکە پرسیاری باش وا دەکاتن زانیاری باشیان بەدەستکەوێتن زۆر جار لە ڕێی پرسیارکردنەوە زانیاریەکان ئەگات نەک لە ڕێی شەڕحکردنەوە تەنها هەموو ئەمانە و چەندین خاڵی تر وا دەکات کە قوتابی مامۆستای لە یاد بێتن خاڵێکی تریش ئەوەیە کە تۆ سەرنج ڕاکێشبی واتە تۆ کاریزماتە بێت تۆی مامۆستا کە تۆ کاریزماتە بوو سەرنج ڕاکێش بووی قوتابیەکەش بە تۆی لە یاد دەبێت لە هەموو ئەمانش گرنگتر شتێکی تر هەیە کە پەیوەندی بە ویژدانەوەی پەیوەندی بە ڕۆح و سۆزی مامۆستاکەەوە بەرامبەر بەم قوتابیە چۆن وانیشان دەدەی کە تۆ لە خەمی ئەویدای وا ئەکات ئەم شتە ئەم قوتابی بەردەوام تۆی مامۆستای لە بیر بێ و لایەت بێتەوە یادی ئەها مامۆستایەکمە نەبوو جێ لێ دەگرتم ها مامۆستایەکمە نەبوو کە بەی جۆرە دەنگی بەسەرمان بەرز نەدەکردو ها مامۆستایەکمان هەبوو کە لە سەردەم ئێستادا باگەر باسکەین خەریکی تەلەفۆن نەبوو ها مامۆستایەکمە نەبوو دەهات دەموچایی بە پێکەنی نوکراوە بوو مامۆستایەکمە نەبوو سەلامێکی گەرمیە کرد مامۆستایەکمە نەبوو لە بەردەرگای پۆلەکە چاوەڕێی دەکردین کە دەهاتین هەموو ئەمانەوا دەکە کە تۆ جیاواز دەرکەوی کە تۆ وابکەی کە لە یادەوەری و لە زاکری ئەو قوتابیانە دابیت لە ئایندەکە لە شوێنێک بتبینن ئاوا وەکو مامۆستا ئاکام لەگەڵت دانیشن لەگەڵ مامۆستایەکانی خۆتان سوپاس بۆ ئێوە هیچێک لە خاڵەکان کە پێویستە لەسەری بوەستم ئەویش ئەوەیە کە بە زمانێکی سادە و ڕەوان قسە لەگەڵ قوتابی بکەین و پێگەی خۆمان نزم بکەینەوە بۆ پێگەی ئەم قوتابیە بزانم ڕای مامۆستاکانی منداڵیم چۆنە مامۆستا کەرسوم و مامۆستا فەریدون لە مامۆستا فەریدونەوە دەست پێ دەکەم وەکوەی کە مامۆستای ئەلفوبێی من بووی هیپۆلیەکی سەرەتایی ڕاد لەسەر قسەکانی مامۆستا دیار چییە کە دەڵێ پێویستە پێگەی خۆمان نزم بکەینەوە و بە زمانێکی سادەی ڕەوان قسە بکەین خۆشحاڵم بەشداریم کرد ئەو جارە دووبارە قسەکانی مامۆستا زۆر ڕاستە یعنی مامۆستا ئەو کاتێک کە یەکەم ڕۆژی دەرگای قوتابخانە دەکرێتەوە بە تایبەتی پۆلیەکی سەرەتایی کە سەر دەچێتە ژووری قوتابەکە نابێ وەک زابتێکی عسکەری خۆی پیشان بدا ئەوە یەک دوو یعنی ئاستی خۆی یعنی وا حەز نەکا ئەو مامۆستا یعنی بینێتە ئاستی منداڵەکە تەبعی منداڵ وەک هەویرێک وایە چۆنی بشێلی وا دەردەچێت بەڕاستی داکوبابیش ئەساسە بەڵام مامۆستایەکە زۆر گرنگە کە زۆر قوتابیمان هەیە جاری وایە کە دێتە قوتابخانە هەر ڕۆژ یەکەم بە گریان دەچێتەوە دەرێ من هیچ کە ناچمە قوتابخانە سەبەب هەیە هۆکار هەیە یعنی لەوانەیە مامۆستایەکەی دیتبێ بە گرژی لەوانەیە مامۆستایەکەی دیتبێ دارێک یان مەسەڕێک لە بنشانی لە دەستی هەڵی گرتێ زۆر دەترسێ وە دەزانێت قوتابخانە شوێنی سجنە یعنی ئەو شتانە لە بەرچای خۆی دێتەوە دەگرێت نایە بەڵام ئەگە مامۆستایەکە ڕۆی خۆش بوو لەو نمونە پرسیارێکی لە مامۆستایەکەی کرد مامۆستایەکە ئیهمالی نەکرد و وەڵامی دایەوە یعنی بە شێوازێکی نەرمونیان یەکسەر ئەو قوتابێ لۆ بەیان دەرێدایە حەزم لێە ڕۆژەکانی کەش جمعانی لۆ نمونە قوتابخانە هەرا بێ دەچم حەزم لەو ژوورەیە کە ئەو ڕۆچیمە ئەو ژوورە ئەوانە تەسیری زۆر دەست خۆش بێ مامۆستا لەسەر قسەکانی مامۆستا فەریدونیش دەڵێ زۆر گرنگە ژینگەیەکی جوان و گونجاو بۆ منداڵەکان و بۆ قوتابیەکان بڕەخسێنین و پێگەی خۆشمان بۆ قوتابیەکە نزم بکەین و ڕای بەڕێستان چییە؟ پێشەچی زۆر سپاسی تەلەڤیزیۆن دیمە دەکەم کە ئەو دەرفەتە جوانەی لۆ ڕەخساندین بتاین هەندێک لەسەر تەربیە و تعلیم واتە پەروەردە و فێرکردن قسەی بکەین ئەمە کە دەڵێن پەروەردە و فێرکردن واتە پەروەردە پێش فێرکردنە کەوابی مامۆستا دەبی دەورەی جوانی هەبی ڕۆڵەکی جوانی هەوی لە پەروەردەکردنی ئەو منداڵانە وەکو دایک و باوک وابێ منداڵ وا هەز بکە مامۆستا هاوسۆزیتی مامۆستایەکە چی کەسێکی نزیکیتی ئەوزە زۆر شتی دیکە ئەمە بتاین باسی لەسەر بکەین یەک لەوانە ڕۆڵی مامۆستا کاتێک دەبینین ئەمە بە تایبەتی تەکنەلۆجیا ئێستا زۆر دەورێکی زۆر گرنگی هەیە خزمەتێکی زۆری مرۆڤایەتی و بە تایبەتی باسی دەکەین کردی پەروەردە خزمەتێکی زۆر دەکات زۆر شتی ئاسانکاری لە بۆمان کردیە لێرە دەوری مامۆستای دەبیندرێ تەڵەبە زیاتر مەشغوڵە بەچە سەرقاڵە بە ئامێرە ئەلکترۆنیەکان واتە یاریکردن و مۆبایلی بەدەستەوەی ئەو شتانە لێرە مامۆستا دەبی وە بکە ئەو تەڵەبەیە زیاتر پەیوەستبی بە مەکتەبێ چکە لەوانەیە ئەو تەڵەبەیە ڕقی لە مەکتەبێ بیتەوە لەوانەیە لەبەر ئامێرە ئەلکترۆنیەکان بە مەکتەبێەوە نەنووسێ ڕقی لێ بیتەوە حەزی لە مامۆستای نەبی حەزی لە دەرسەکان نەبی بەس ئەگەر ئەو مامۆستا دەوری هەبێ ئەفۆ ڕۆڵەکی جوان ببینی وە بکە ئەو تەڵەبە دەرسەکەی خۆش بێ و دەرسەکەی بە زەوق بکە
گەمیان لەگەڵ بکە گۆرانی و ئەنوا ئەشکال چالاکی هەیە پێشکەشی بکە وە بکە ئەو تەڵەبەیە زیاتر بە مەکتەبێەوە بنووسێ دەرسەکە و مامۆستایەکەش خۆش بێ. خۆش مامۆستا کەلسوم دەڵێ مامۆستا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە کە قوتابی حەزی لە قوتابخانە بێ. با من نمونەیەک بێنمەوە کە پۆلێکی سەرەتایی بووم لە کورسەکەی دواوەدا دەنیشتم لە پۆلەکەت کە داهاتە تەمان من خۆم زۆر ڕقم لە قوتابخانە بوو حەزم لێ نەبوو زۆر ئەتوانم بڵێم لە پۆلی 1 و 2 3 تاکە مامۆستا بووی کە حەزم دەکرد زوو دەرسەکەی تۆ بێ ژوورە بۆی ئەو چێژە وەربگرمەوە کە وەکو قوتابی وەکو منداڵ پێویستم پێ هەیە و ئەو ژینگەیم بۆ دروست بێتەوە. مامۆستا من بەبیرمە شێوازێکی کردداری چێژبەخشت بەکاردێنە گۆرانی دەگوت کەلوپەل و ماتریال بەکاردێنە لە ناو پۆل پێم بڵێ ئەو شێوازە سوودی چی بوو و بۆچی بەکاردێنە. سپاس ئەو شێوازێک کە من بەکارم دێنە ڕاستەکەی من یەکەم ڕۆژی کە مامۆستایەتی یعنی یەکەم ڕۆژ کە دەچێت قوتابخانە بە مدیری قوتابخانەکەش دەرێم من یەک هەفتەی ئەوەلی پەروەردەکەم زۆر پێگرنگترە لە فێربوونەکە یەک هەفتە بەس نەسیحەت و پەروەردەی قوتابیەکان دەکەم یعنی زۆر شتێ جاری وایە منداڵەکە لە ماڵێ فێر نەبووە لەوانەیە داکوبای فێری نەکرد ئەمە فێری دەکەم چۆن لە دەرکە دەدەیت چۆن دەچێەوە ماڵێ لەگە چێ هەڵدەسی و دادەشی برادەرەکانت چێن یەکێک ئەگەر شەقێکی لێدای لێ مەدەوە لێ بوردە بە یعنی ئەو شتانە زۆر تەئسیر لە قوتابی دەکات پاش هەفتەکە اینجا دەست بە دەرس خوێندنەکە دەکەم کە ئەو شتانەی بەکاریشم دەینا بەڕاستی یعنی جاری وایە ئەتو لە چل دقەی یەکوانە ئەتو هەر قسە بکەی و یان هەندێک مامۆستا لەگەڵ ڕێزم لەوانەیە زیاتر قسە دەکەن ڕێی قوتابیەکە وەرناگرن منداڵی گچکەش ڕێی هەیە لەوانەیە زۆر شتێ جاری لەوانەیە من بۆ خۆم نزیکەی 26 ساڵە مامۆستام زۆر شت هەیە لە منداڵێکی پۆلی یەکی سەرەتایی یعنی ئیسیفادەم لێ کردێ سوودم لێ وەرگرتیا شێوازی دەرزگوتنەوەش ینی بەڕاستی دەگەڕێت و سەر مامۆستا ینی زۆر مامۆستا هەیە لەوانەیە ئەو ڕۆژەی جەوی نەبی بەس ئەتوو کە هاتیە قوتابخانە دەبی ئەو شتەی دەرێت هەمووی فڕێدەی دەبیت تەرخانکەی بە قوتابی و قوتابخانە کە دەچێت پۆلەکەش یەکەم جار بەڕۆیەکی خۆش بچۆ پۆلەکە لەوانەیە زۆر منداڵی گچکە نازانێت تەمەنەکەی گچکەی لە 6 ساڵی چکە دێتەوە پۆلی یەک حرکاتێک دەکات ئەتو یەکسەر خۆی لێ تۆڕەمەکە ئەو لەوات کرد بە قسێکی نەرم دەستی بەسەر دابینە بڕواتە بێ و قوتابیە شتەکە دووبارە ناکاتەوە لە هەر وانەیەکش ئەگەر تو چالاکیەکی یعنی گۆرانی گوتن من تەمسیلیشان پێ دەکەم بە خوددانەیە شارە زاهبی زۆر جاریان دەرسەکار بە خۆی تەمسیلە ئێستا پێشتر کتابەکەی کوردەکەی پێشترە من کوردی دەڵێم چکە هوەریش هەر دەڵێمەوە بەس کتابەکەی پێشتر ئەمین باڵدار بەڕاستی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەشی ئێستاژ یعنی بە من باشترین کتاب و لە فێربوونی قوتابی چکە هەموو دەرسەکانی چێژبەخش بوو بێ لەوەشکە من هەموو دەرسەکانم یعنی خاستە نەگە خواردنی تیابایە بە خۆم خواردنم دەینە لە بازاڕەوە یعنی دەمینە لۆ نمونە برین دەرسێک مۆزی تیابایە قیمەتی نەبوو لەوانەیە دوسێکی لۆ مۆز منداڵ زۆر کەیفی بەوە دێ کە یعنی شتی دەستی مامۆستا ئەگەر شتێکی کەمیش بێ ئەو بە گەورەی دەبینێ یەک شتشم خەت لە بیر ناچێت لە قوتابێک لە قوتابیەکانم تقریبا نزیکەی 2 ساڵ یان 3 ساڵ پێش تاکید نیم بزەبت لەو تاریخە یعنی ئەو قسەی هات لەگەر داچی پۆلی یەک بە زۆری لەگە داچیان دێنە قوتابخانە تا ماوەیەک ترسیان دەشتێەوە لە قوتابخانە دوای داچیان دەڕات دەستی لە ملی داچی کرد باشی لە داشتە گوتی دایە ڕووی خۆی سۆران ئەم دەنگەکەم جوێلێ بەس نەمزانانی چی گوتمەوە چی گوتی دەرێ خۆزگە ئەو بابی من بایەنەک ئەوەی مارێ بابی من یعنی ئەوە بەڕاستی ئەمن تەشجیع دەکات زیاتر ئیتیمان بە منداڵ بدە منداڵی گچکەش بەڕاستی ینی خۆشەویستن ئەگەر وەک ئێمەشتیان بزانی بەلوان هێندێک شت هەڵەیە نەیان دەکرد کە ئەو شتانەی دەشیکان لەوانەیە لا شعوری دەیکەن نازانن لەوانەیە زاریوە بەردێک لەوانەیە لە سیارێک بدەناوە بەزەکە تو نسیحەت کرد بە قسەی نەرمەها کوڕمەها چەند زەحمەتە ئەتی بەردێک لە سیارە خەری ئەدی ئەگەیەکی لە سیارێکی هەم بەو قسانە منداڵەکە تەشجیع دەبێ و یەکسەر شتەکانی تو جێ بەجەکە یەکسەر خۆشتی دەوێت کە خۆشتی ویست دەست بەوانەکەت کە سەر خۆش مامۆستا ئەوەم زۆر بەدڵە کە ئیش لەسەر ئەوە دەکەی کە بە زمانی منداڵەکە قسە بکەین و پێگەی خۆمان نزم بکەینەوە دەست خۆش مامۆستا زۆر سپاس ئەو مامۆستا فەرێدون گوتی پێویستە وانەیەکی کردداری چێژبەخشمان هەبێ لە پۆلی 6 ئەوم بەبیرە پۆلی 5 پێم وایە ژوورێک تایبەت بە خۆتە بوو کە ژووری ئینگلیزی بوو حەزمان دەکرد زوو وانەکەی تۆ بێ وانەی وەرزش تەواو بێ سەرش لە بیرمە پۆلی 6 دوای وانەی وەرزش ئینگلیزی بوو ئەمە زووتر خۆم دەگۆڕی بۆەوەی زووتر بێمە کلاسەکەت و پۆلەکەت دابنیشتم و شوێنێکی خۆش بۆ خۆم دەستنیشان بکەم لە پێشی پێشەوە دادەنیشتم ئەوەی زۆر گرنگ بوو و مامۆستاکانی تر نەبووی بە سیدی و بە کەلوپەلەوە داهاتێ ژوورەوە فلاش کارد و سیدی و گۆرانی و تەلەڤیزۆن و جاری وا بە ئەو شتانت بەکاردێنە پێم بڵێ ئەو شێوازت بۆ بەکاردێنە و
ئایا سوودی هەبوو بۆ قوتابیەکان لایانی زانستیان بەرز دەبەوە نمرەکانیان بەرز دەبەوە پێی فێر دەبوون و قسەیان باشتر دەبوو لە ڕووی قسەکردنەوە بە زمانی انگلیزی خۆی زۆر جار من هەر دەڵێن مامۆستا نابی وشکۆ برێنگ بێ وشکەکە قەزمان چییە؟ ینی بەس دەرسەکەی برێەوە وەکو بە بەغای فێری تەڵەبەکان بکەی ئێستا ئەگەر توورنەوەین منهەجی پێش سنڕایزی کەم ئینگلیزیم بۆ تۆ لێ باسی دەکەم نیو ئینگلیش کۆرس بوو طبعاً زۆر ممیل بوو بێزارکەر بوو یەکجار بەس دەتگوتەوە تەڵەبە لە دویان دەگوتیەوە ڕسم شتی کەم تێدا بوو دەبا تو شتەچی وا بکەی مامۆستا شتەچی وا بکە ئەو تەڵەبەی دەرسەکەی خۆش بێ ئەو دەچمان دەکرد گۆرانیمان بە هەتا نوکتەشم لە جێڕاینەوە گۆرانیمان دەگوت تەمسیلمان زۆر دەکرد ئەبەونەوە ئەی تەڵەبەکان حەزیان لە دەرسەکەی بوو بەس ئەگەر وەمان نەکرد بە ئەو دەرسە بێزارکەر بوو تەڵەبە هەر حەزیرێنەوە بێتەوە ژێرێ جاری وا هەبوو شاغرمان هەبوو تەڵەبە شاغری هەبوو دەهادێ و مامۆستا توخواوەرە ئەتو ئینگلیزیمان پێ بێ لەبەر چ بوو دەرسەکەی حەز لێ بوو ڕاست ئەو هۆکارانە بەس بەجددی ئەم دەڵێم مامۆستا وەسائلی زۆر بەکاربیێنی وەسائل شتی مەلموسە دەست لێ دراوە ئەگەر شتی بەرچاو بەکار نێنی تەڵەبە قەت زەوقی ناکەوتە سەر دەرسێ لە دەرسەکەی خۆش دەوێ نەوانەکەی خۆش دەوێ ئەو زۆر جار مامۆستا هەیە دەڵێ من ڕسمەکەی پێنیشاندم ئەتو هەتە شتێک لە سەفێ هەبی بتانی دەستی بدێ لەبەر چاویان بی زۆر باشترە لەوەی کە ئەتو ڕسمەچیان پێنیشان بدەی دەتوانێت ئەوە زیاتر لێ بیریان دەبێنێتەوە زووتریش فێر بەتەکید هەروانە چیش چێش بەخش بوو تەڵەبە قەت لە بیری ناکە ئەوە ئێستا تو چەند ساڵە دەلەیوانەکانی توم لە بیرمایە سەبەبەکەی چییە؟ لەبەرەوەی حەز لە دەرسەکەی بوو لەوانەیە وەسائلیان گەمک یان تەمسیلێکی جوانمان کردیە وەی کردی ئەتو لە بیرت نەچیتەوە خۆش مامۆستا قسەی لەسەر ئەوە کرد کە پێویستە شت نیشان بدەین لە ناو پۆل جا من پێم وایە زۆریش لەسەر ئەوە دەوەستم کە مامۆستا ئێمە وا دەزانین دەرزگوتنەوە زیاتر بە قسەکردنە و لایەنی زانستی قسەکردن و ڕەوان بێژیە پێ دوارێ مامۆستانی ئێمە کێشیان هەیە لەوەی کە شت نیشان نادەنە ناو پۆل وەکو خۆیان وەکو کەلوپەلنا بۆنونە بەکارهێنانی زمانی جەستا گۆرانی گوتن دەموچاو بەکارهێنان تووڕەبوون پێکەنین پێ توای کێشەمان هەیە بەڵێ ئەوش کێشەیە مامۆستا هەیە لەگەڵ ڕێزم ینی بۆ خۆمان مامۆستاین ینی فترێک مامۆستا بووینە لەوانەیە زۆر تەطبیقاتوی چوینە زۆر مشاهدەی مامۆستایانش یعنی جاری وایە بۆ خۆم مامۆستام کە چوویمە پۆلەکە ینی بەڕاستی حەزم نەکردێ لە پۆلەکە دانیشم مامۆستایەکە ینی ڕۆیەکی گرش یعنی وا دەزانێت وەک ئەو قوتابیە ینی برێن کەسێکی بێگان هەیە بەرامبەری بەس مامۆستا دەبێ ڕووی خۆش بێ حرەکاتش زۆر گرنگە لەو مامۆستای من زۆر جار لە دەرس هەندێک دەرس هەیە موسیقایە دەهۆڵ و شای بڕواتەی بۆ خۆم شایم لەگە تەڵەبەکان کردێ مامۆستای چوویم و ئیدارە دانیشتیتمە مامۆستایەکان گوتیان ئەت مامۆستا حرەکەی لەگە تەڵەبان دەکەی احتیادیە دەرێم بۆ احتیادیە وەک کوڕ و کچی خۆ منداڵەکانم هەموو خۆش دەی بەڕاستی فەرق و جیاوازی بە کەس ناکەم بەس ئەگەر تو خۆت نەینە ئاستی منداڵەکە هیچ لێت تێ ناگە مامۆستاش بەڕاستی یعنی ڕاستە کەلیمەی پیرۆزە مامۆستا گەورەیە یعنی ئەگەر مامۆستا نەبێت دکتۆر نابێ مهندس نابێ مامۆستا دروست نابێتەوە کە مامۆستای دەبی بە قۆناغ لەگەر قوتابەکان بڕێ بۆ نمونە قۆناغیش یەکی سەرەتایی لە 6 ساڵی دێتە قوتابخانە ئەتو ئەگەر مستەوای خۆت نینەوە ئاستی ئەو منداڵە یعنی نە قوتابێکە سوود لە تو دەبینێ نە ئەتو دەتوانێت سوود بە قوتابێکە بگەینی لۆی حرەکاتیش زۆر دەوریە یان مامۆستا جاریوە لە زاویەک ڕادەوەستێت تەماشای قوتابەکان دەکات یان جاریوە تەڵەبێک حرەکەیەک دەکات بە گرژمۆنیش تەماشای دەکات لەوانەیە ئەوەش احتیاجی بەس کە شوێنی خۆی نەگۆڕی تەڵەبە تەرکیزی دەڕوا لەو شوێنە حرەکات دەکەی هاتوچوو دەکەی دەست خۆنویکردنەوە زۆر جاری ئەنجاریوە وەرزشی گچکە لە ناپۆلەکە یان جاریوە بارانە تۆ پێچیانەوە دەرسەکەت باسی تۆپ دەکات هەر شەق لە تۆپەکەش بدەوە گوی ینی وای لێبێ کە ئەو منداڵە لە کرد بابوودا چی خۆیتی وا نەزانێ مامۆستایەک دێ ئەو دەرسی پێ دەڵێ ئەوە زۆر تەسێ کە دەچێتەوە ماڵێ بڕواتە بی کە واجبشیە ئەرکی ماڵەوەی هەیە یەکسەر لۆ جێبەجێ دەکات کە بەیانی دێتەوە یعنی نە ئەتو سەر دێشێ نە بۆ خۆشی ئەرکەکەشی جێبەجێ دەکات بەس بە قسەی نەرم و خۆش یعنی بەڕاستەکەی لە گەریان خۆت بگونجێنی خۆ گونجاندن زۆر میمە لێکەم ساڵت بێ لەوانەیە زەحمەت بێ بە ساڵی دووەم و سێم و تەبیعاتی منداڵیش دەناسی یان جاریوە زۆر منداڵ هەیە لە پۆلەکات و هیچ پرسیارە لێ نەکردێ جاریوە دەرێ بابم مامۆستا ئەو هایکردیان ئەوە ئیشە دەکەیان ئەوە دەکا یعنی ئەتو هەر گوێی لێ ڕابگرە باشە کاتەکەش ناکوژی ڕاست دەکەی وەڵی ئافرین دەی چەپڵێکی لۆ لێدا ئەوە زۆر تەسیر لە قوتابی دەست خۆش مامۆستا پێم وایە کێشەی زۆربەی مامۆستاکانی ئێستامان بەڕێوەبردنی پۆلە دەڵێن قوتابیەکان زوو بێزار دەبن لە کاتێکدا من زۆر باش خۆم ئامادە کردووە دوایی کە لی دەکۆڵمەوە زیاتر لێ دەپرسم دەبینیم ئەو مامۆستایە پلانەکەی وایە تاوکو کۆتایی وانەکە قسە دەکا چاڵاکی بە قوتابیەکان دەکا بەڵام کاتی چاڵاکیەکان باش نییە من پێم وایە بەپێی زۆربەی قسەی پسپۆڕانی پەروەردە و فێرکردن بێ یاریکردن و چاڵاکیکردن لە ناو پۆل
پۆلەکە چالاک دەکاتەوە و کاتی زیاترت بۆ دەگەڕێتەوە بۆی کە ئەوەندە کات بە فڕۆن نەدەی بۆ بەڕێوەبرنی پۆلەکەت یاریکردنیش پێویستە سەرەتا یان لە سەرەتای پۆلەکە بکرێت یان لە ناوەڕاستی وانەکە یان لە کۆتایی وانەکە ئەمە بۆچی بۆ ئەوەی قوتابیەکان دووبارە نوێ ببنەوە دیسانەوە تەرکیز و سەرنجیان بێتەوە لای وانەکە پێم وایە ئەو کێشەیەمان هەیە لای قوتابێک لای مامۆستاکان کە تاوەکو کۆتایی وانەکە هیچ چاڵاکی و یاریەک بەکارنێنن و مەرجیش نییە یاری بێ مامۆستا ڕەنگە تەنها چاڵاکێک بێ نواندنێک بێ شتێکی ناووانەکە بێ کە تەنیا کردداریەک شتێکی کردداری بێ کە قوتابیان جوڵە بکەن و بجوڵێن لە ناو پۆلەکە ئەمە پۆلەکە سەرنجی تەواوی قوتابیەکانی پۆلەکە دەهێنێتەوە مامۆستاویستم پرسیاری ئەوە لێ بکەم بەشێک لە مامۆستاکان کە تازە سەرەتای ئەزمموی مامۆستایەتیانە ڕەنگە زۆر هەڵە بکەن لە تەحملکردن لەگەڵ قوتابی لە شێوازی ڕفتارکردن من بیرمە بە خۆشحاڵیەوە ئێستا باسی دەکەمەوە دوای چەند ساڵ هەر لە لای بەڕێزت بوومەوە مامۆستا لە لای ئەو بوومەوە مامۆستا ئەگەر بیرت بێن قسەشم لەگەڵ کردی حەزم کرد لە لای جەنابیشی بوومە مامۆستا بەڵام کاتی داهەمەکەمان لەگەڵ یەکتر نەدەگونجە کە لە لات بوومە مامۆستا شتێکم لەبیر نەچووە ویستم بڕۆم بۆ پۆلی 6 دەستت گرتم دووەرەیشم پێێتە منت بردە لایەک بزانە چۆن مامەڵیان لەگەڵ دەکەی بزانە چۆن ڕفتاریان لەگەڵ دەکەی ئەوان پێویستە ئەو شێوازان پێویستە و شێوازان پێویستە ڕاستیت پێ بڵێم هەندێک جار ئەوەی دەتگوت نەمدەکردم گو بزانم ئەوەی کە بۆ خۆم پێم باشە ڕاستە ینی ئەوەشی دەتگوت ڕاست بوو هەندێک جار کە بۆ خۆش مشتی تازم تاقی دەکرد و ئەویش ڕاست بوو من تەوان زۆر سپاس دەکەم کە ئەو کاتە دیسانەوە بوویەوە پەروەردەکارێک کە دیسانەوە سوودم لێوەرگرتەوە و هەم وەکو قوتابیەم وەکو مامۆستا با پرسیارەکە درێژ نەکەمەوە پێت وایە بەشێک لە مامۆستایان کە تازە دەبن بە مامۆستا زۆر هەڵە دەکەن پێت وایە چی بکەن کە ڕێڕەوێکی ڕاست بگرن پێت وایە چۆن لە ئیشەکە تێبگەن پێت وایە ئاسایی هەڵەکردن لە سەرەتای ئەرکەکە خۆی زۆر ئاساییە بەس ئەگەر مامۆستا تازە بیتە مامۆستا دەتانی لە ئەزمموی ئەوەندەکە سوودی وەربگری مشاهدەی مامۆستایەکان کە خۆی کە مامۆستا هەتا مطبق ڕاهێنەر کە دێ یەکەم جار خۆتو نابی ڕەسەن دەرسی بدەیە دەبی یەکەم جار بینێریە سەفەکان مشاهدەی مامۆستاکان دی بکە دەرزگوتنەوەی ببینی خۆی یەکتیشە ئاکام ژیان نەزانیتی کۆنتترۆل زۆر گرنگە لە سەفێ ئەمە دەڵێن وەکو ئەو مامۆستا دیار بەڕێز قسەکانی زۆر جوان بوون کە قسەکانی کرد دەڵێ ئەمە دەبی پێگەی خۆماندا بەزەین لۆ پێگەی قوتابی ئەوە لە پێگەی خۆمان کەم ناکاتەوە لێرە مەبەستی چییە ئەتوو لەگەڵ گچکان گچکە بە لەگەڵ گەوران گەورە بە لە ژیانی واقعی خۆشمان هەردەبی وابین بەس ئەمن دەڵێم ئەگەر مامۆستا ئەو هاشی کرد بەس دەبی کۆنتترۆلی خۆی لاەدا لە کۆنتترۆلی خۆی نە ئەگەر مامۆستا کۆنتترۆلی نەبوو لە سەفێ بڕواب کە ناتانی نە دەرسەکەی شەڕەکە نە زانستەکەی خۆی بە تەڵەبان بگەینی دەمەوێت کۆتا پرسیار لە هەردوو مامۆستایان بکەم مامۆستا فەریدون ڕێنمایی چیە بۆ مامۆستایان بەگشتی بۆی شێوازێکی کاریگەر بەکاربێن لە ناو پۆل بۆوانە بتنەوە ئەڵێ مامۆستای کاریگەر ئەو مامۆستایەیە کە هەر کاتێک چۆ پۆلەکەی هەرچی شتی دەرێ فڕیدا ئەو یەک دوو کە داخلی پۆلەکە دەبێت بەڕوویەکی خۆشەوە ینی بەڕاستی زۆر قسەیەکی باو هەیە دەرێم مار بە قسەی خۆش لە کوندێتەدا یعنی قوتابی هەرچەندی بێعاری بکە هەرچەندی عەجزول بێ دەتوانانی بە قسەی خۆش و نەرم ئەو قوتابیە وای لێ بکەی ببێتە باشترین قوتابی ئێستا بوو نمونە من ئەو ساڵی ڕۆیی تقریبا قوتابیەکم هەبوو باوکشی مامۆستا بوو دایکشی مامۆستا بڕواتەبی لە مەکتەبەکەی داچی خۆی یعنی لەوێ داچی حەزی نەبوو لەکن خۆی دەوام بکە هەر لە ناو شاوێسێ من چکە لێرە دەوام دەکەم یعنی حەزی لێ بوو لەکن مامۆستایە چکە بێ کە غێر مامۆستا بزانێ شێوە طریقەی مامۆستایەکەی کووە یعنی بە گریان داهاتە بۆ دەیزیڕان وای لێ هاتوای ئەوەندە خۆشحاڵ بوو دەیگوتایە کنتی خۆش نییە مەکتەبەکەی مامۆستا خۆشە شێوازی وانە گوتنەوە و یعنی دەرزگوتنەوەی مامۆستا یعنی بەڕاستی کاریگەری زۆرە حرەکات جوولە پەندی پێشینان و قسەی خۆش و قسەی نەرمونیانیان لە بکە زۆر گوێشیان لێ ڕابگرن یعنی ئەگە یەک پرسیاری زۆر جار هەیە شتێک دەپرسیە هیچ پەیوەندی بە دەرسەکەونی بەس ئەتو نابی ئیمالی بکەی کە لێت وەرگر ئەو منداڵ دەچێتەوە ماڵە دەرێت ناوەڵە ئەو مامۆستا دەرسی زۆر خۆشە لەناو هەموو خزم و کەسەکانی یەکسەر باسی مامۆستاکەدا ئەوەش خۆشحاڵت دەکات بەڕاستی تەشجیعت دەکات لەوەی زیاتر ئەتو هەوڵ بدەیت دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا کەلسوم کۆتا پرسیار لێ دەکەم و هەمان پرسیارە ڕێنمایی چیە بۆ مامۆستایان بەگشتی بۆی شێوازێکی کاریگەر بەکاربێن لە ناو خۆی مامۆستا هەروانە چ بڵێتەوە پێش هەموو شتێک دەبی وجدانی خۆی ئاسوودە بکە ئەمە ئێستا لەو زروفی ئێستامان لەوانەیە زۆر زروفمان دیتە یەک لەوانە نەبوونی موچە
ئەوە تەسیری لە دەرونی مامۆستای دەکا بەس دەبی مامۆستا کە تەڵەبە گوناحی نییە قوتابی هیچ گوناحی نییە دەبی مامۆستا وجدانی خۆی ئاسوود بکە هەر دەرسەچی بڵێتەوە ئەمە ناڵێن دەرسی بیرکاری بی یان ئینگلیزی بی یان دەرسەکی گران بی حتا بەسیتریشت بەهای کۆمەڵایەتەکان زۆر جار مامۆستا هەیە دەڵێ بەها دەرسەکی سادە و ساکارە هەندە خۆماندیکردنی ناوێ بەس بەڕای من بەها باشترین فرسەتە تو بتانی شتێکی فێری تەڵەبەی بکەیت گەمەچیان پێ بکەیت چالاکیی نوێیان فێرکەی بیان بە دەرێ بیان بە حەدیقەی شتێکی وایە لەگەڵ کە تەڵەبە لەبیر نەکا دوایەوە فرسەتە ئەو شتەی کە لە بەهای پێت دەکرێت بیکەی لەوانەیە لە دەرسە ئەساسیەکان نەتانی بیکەی ئەوە لەلایەکیش بۆچی مامۆستا تازە باسی کرد بەنسبەت غەم و خەفەت و ئەو شتانەی کە مامۆستا لە ماری هەیتی کە هاتێ دەرێ هەمووی بەلانێ بەڕۆکی خۆش بڕۆ سەفێکە ئەنەما هیچ ڕووی نەدایە مامۆستا ئەوە زۆر گرنگە بچڕانم پێ دوایە ئەو کێشەیە شەر نییە لە ماڵەوە بێ ڕەنگە لە ئیدارەی قوتابخانەکە دروست بێ بزەبت مەرج نییە من کە دەڵێم کێشەی هەبی لە هەر جێش کێشەی هەبی کە سوێ سەفێ ئەو شتانە لەبیرکە دوای یەک شتیش هەیە مامۆستا زۆر گرنگی بە دەرونی قوتابیەکان بدا بۆ نمونە تەڵەبەک نەخۆشە ئەتوو سبینە دێتەوە پێی بڵێ ئەرێ کوبی کوڕم کچم باشتر بووی یان دەبینی خوانە خواستە ناتەمینیەکی هەیە سەرخۆشی لێ بکە بەهەز بکە ئەو مامۆستایە هاوسۆزیەتی ڕاستە بەدڵنیایە و دەستان خۆش و مامۆستان پێشەوەی کۆتایی پێبێن و دووبارە سوپاسان بکەم بۆی کە کاتی خۆتان تەرخان کردەمە پێتان بڵێم کە هەر بۆ بینەرانیش بە بینەرانی ئازیز بۆ ئەوانەیە کە شێوازی وانەوتنەوەی منیان پێ باش و کاریگەر و جیاوازە من بۆ زۆر هۆکاری دەگەڕێمە بەڵام هۆکارە سەرجەکە مامۆستا کەرسوو و مامۆستا فەریدونەکە من تاوەکو ئێستاش هەم بۆ خۆم هەمان شێواز بەکاردین جاری وایە کە مامۆستا کێشەیەکم دروست دەبێت لە ناوپۆل دەڵێم باشە گەر مامۆستا فەریدون ئێستا لێرە با چۆن چارەسەری دەکرد یان دەرسێکم هەیە دەرسەکە پێویستە بە چێژبەخشی بڵێم باشە مامۆستا کەرسوو باید چۆن دەرسەکەی دەگوتەوە یعنی کە بیرم لەو شتانە دەکردەوە خەیاڵی شێوازی زۆر باش و چێژبەخشم بۆ داهاتوو دەرسەکەم دەگوتەوە زۆر سپاسان دەکەم با پێتان بڵێم ئەمە گرنگترین دەرفەتی ژیانم بووە کە من چەند ڕۆژێک شەپلانی بۆ دادنێم و کاری لەسەر دەکەم کە بەرنامەکە بە شێوازێکی باش بەڕێوە بچێ زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتەوە بۆ ئەو دەرفەتە زۆر سپاس بە ئێوەش سپاس بۆ کەناڵی دیمەن سپاس بە ئوستافە جوانەی پشکامێرەش سپاسی جەنابیشت دەکەین کە ئەو دەرفەتت بە ئێمەدا زۆر سپاس شانازیت پێ دەکەین ئەکەم جان بەڕاستی مرۆڤێکی سەرکەوتووی چالاکیت زۆرە ئینشاڵڵە بەردەوام دەبی و لەشت ساغ بێت زۆر سپاس لە بۆ ئوستافە جوانش زۆر سپاس ماوەسە دووبارە بەخێر بێت بینەرانی ئازیز زۆر خۆشحاڵ بووین بە هیوای پەروەردەیەکی تەندروست و تاڵقەی داهاتوو ئینشاءڵڵا یەکتر دەبینەوە خواتان لەگەڵ بێت